Elizabeth Lee, VOA News, Los Angeles. سروکوزیر عراق فرمانه به دوچینا تروریستان دده پشتی ایریشا داعش لکرکوکی کد انجام ده هری کم نه پولیسین عراقی هاتن کشتن. خو پیشاندارین ایران بردوامن و ایرانیین لواشنطن به برپرسین امریکی را کم دبن. لولایت تکساس روشا تنگاویان تی راگهاندن پشتی کمبونا به هزاران کوچبر لسر سینور. جه دنگ امریکا سلاوريزن افکار من داخل شمو من صالح دمیجر بو بینر نهجا دمجمر هفته بیانیه بو دما واشنطن پایتختم خلک کنویا برنامه کرد کانکشن جورا پیشکش دیگه سلاوريز نوسینگی محمد شیع السودانی سرک وزیران عراق لا بیان نمک دا گویی سرک وزیران فرمانی راونانی او باند تروریستی در کردوا که دوین یک شمه ریشی کردوا سر پولیسی فدرالی و نو پولیسیان کشت بو. فرمانده گشتی پولیسی فدرال عراق لسر راسپارده سرک وزیران عراق لجنه کی لیکولینوی لسر هریشکی دوین یک شمه داعش بو سر هزکانیان لباشوری کربو پیک هناوان. که به هوی هریشکوا افسری کو هشت پلیس گیانیان لدزدا امرو مراسمی پرسی یکیک ل پلیسکانی شاری نجف لناوراست عراق بروچو سر لبیانی دوین یک شمال نزی گوندی سفری که بسر ناحیه ریاضی باشوری کرکوک بومبک به هزکانی پلیسی فدرالی دا تقیه دواتر داعش هریشی کرده سر هزکی پلیسو شر لنویان دا رویدا. پامری دنگی امریکا دلشاد انور لکرکوک لگل معناه بو بدواشونی کردو البته بسر دوایین ریشی داعش لناوچکا که وکو گوتمان لانی کم نو پلیسی عراقی تیدا کشراون دلشاد چی نوی آشکرا کراوه دوای اوی که دوای پلامارکی دوینی داعش داخل دوای پەلامارەکە دیارەمەوە ئاماژە بۆ بکەم کە ژمارەی قوربانیەکانی پۆلیس هەڵکشا یەکێک لە بریندارەکان گیانیان لەدەستدا بەم پێەیە کە ئێستا ئەفسەرێک و نۆ پۆلیس گیانیان لەدەستداوە کە ژماریان ئەکاتە 10 کەس و هەر لە دوای ڕووداوەکەوە محەممەد شیع السودانی سەرۆکی هێزە چەکدارەکان و سەرۆکوەزیرانی عراق فەرمانی کردووە بە پێکەنانی لیژنەیەکی لێکۆڵینەوە بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری هێرشەکەی داعش و بە پێی و زانیارانەی کە دەستی ئەمە گەیشتووە ئەمڕۆ لیژنەیەک هاتووە بە سەرۆکایەتی ڕەشی دیارەڵڵا سەرۆکەکانی سوپای عراق و لە نزیکەوە ڕووداوەکەیان بینیوە لە هۆکاری ڕوودانی هێرشەکەیان کۆڵیوەتەوە و دیارە دواتر لیژنەکە ئەنجامی لێکۆڵینەوەکانیان بەرزەکەنەوە بۆ محەممەد شیع السودانی بەڵام ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە چەند ڕۆژێک لەمەوە بەردیارە ئێمە پێش ڕووداوەکەش لە دەنگی ئەمریکا بڵاومان کردەوە لە سەرزاری بەرپرسێکی کەرکووک کە پێشتر نزیکەی 15 چەکداری داعش لە ناوچەکەدا بینراون کە کەسێکی گوندنشین پێشوازی لێکردبوون دواتر دیارەمەی کە بینراون لە کامێرەی حراری هێزەکانی حەشدی شعبی لە نزیکی گوندی بەشیری باشووری کەرکووک هێزەکە بینراون دواتر هێزەکانی عراق زۆر هەوڵیاندا کە چەکدارەکان بدۆزنەوە بەڵام ون بووبوون بەڕای بەرپرسانی عراقی ئەوانەی کە هێرشەکەیان ئەنجامداوە ڕەنگە ئەو چەکدارە نەبن کە لە کامێرەی حراری هێزەکانی حەشدی شعبیەوە لە ناوچەکەدا بینراون و قسەم لەگەڵ بەرپرسەکانی عراق و پێشمەرگەشا کرد ئەوان باسییان لەوە کرد کە دموجۆڵی هێزەکانی داعش بە شێوەیەک زیادیان کردووە بە شەوان لە کامێرە حراریەکانی هێزانیەکانەوە کە متابعی ناوچە چۆڵەوانی دوودەستەکانی پێەکەن بەو کامێرایانە دموجۆڵی داعش بە ئاشکرا هەستی پاڵێ بە مەفرەزە بە ناوچەکانە سۆڕێنەوە حەز دەکەم پرسیار لێ بکەم لەسەر دموجۆڵی داعش لە ناوچەکانی تری پارێزگای کەرکووک دڵشاد چی زانیاریت هەیە؟ داخل تەنها لە ناوچەکانی پارێزگای کەرکووک نییە بە درێژایی پارێزگای کەرکووک و زنجیرە چای حەمرین کە لە سەرووی کەرکووک شۆڕەوێتەوە بۆ نزیکی بۆ پارێزگای دیالە لە هەموو ئەم سێ گۆشەیە کە سێ گۆشەی پارێزگاکانی دیالە و کەرکووک و سەلاحەدینە جمهوری داعش بە ئاشکرا هەستی پێکرێت تەنانەت عەمید محەممەد چەوری کە فەرماندەیەکی پێشمەرگەیە پێشتر کە ئێمە قسەمان لەگەڵا کرد باسی لەوە کرد کە داعش لە سنووری حەمری ناوچەیەکی فراوانی چۆڵەوانی دەشت و دەرە بەدەستیانەوەیە کە دەورەیەکی چەند ڕۆژیان کردوێتەوە بۆ چەکدارەکانیان کە مەشقی سەربازیان پێ ئەنجام داون ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە داعش جارێ
جارێکی خۆی ڕێخستوتەوە بۆ پلانی ئەنجامدانی هێرشێ و بەپێ وەزانێنی کە ئێمە دەستمانکردوون کەوتووە چی سوپای عراق چی هێزەکانی پێشمەرگەشت ئێستا چاودێرەکانیان چڕتر کردوێتەوە و خۆیان ئامادە کردووە بۆ هەر ئەگەرێکی داعش کە هێرش بکاتە سەر سەنگەرەکانیان و ئەمەوێ ئاماژە بەوەش بکەم کە فەرماندەیەکی تری ئەمنی کە قسەی بۆ ئێمە کرد باسی لەوە کە داعش پێشتر ئامادەکاری کردبوو بۆ ئەوەی کە هێزە شیعەکان لەنەوە خۆیانە تووشی گرفت بن و ئەمان دەرفەت خۆزنەوە بۆی هەموو هێزەکانیان بردبووە نزیک بەغدا بەڵام وەکەوەی کاوان ئاماژەیان پێکرد کە داعش بێئومێد بووە لە هەڵگیرسانی شەڕی ناوخۆیی شیعە بۆیە جارێکی تر لە نزیک ئەنبار و بەغدا و هێزەکانیان گواستوتەوە بۆ سنووری کەرکوک و دیالە و سەلاحەدین بۆی ئەوان پێیان وایە کە گواستنەوەی ئەم هێزانە ئەگەری ئەوەیە کە هێرش بکەن و خۆیان ئامادە کردووە بۆ هێرشی داعش و زیاتر چاودێریەکانی یعنی تۆ زیاتر لە هەموو کەسێک پێداچوونەوە لەسەر ئەم بابەتە دەکەی بەتایبەت جموجۆڵی داعش یعنی هۆیەکان چین لەم کاتەدا ئەم جوڵەی هەیە داعش ئەم کردەوانەی وەکو بڵین دەستی پێ کردووە. داخل من ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە من کەمێک لەمەوە بەرپرسم لەگەڵ هەندێک لە بەرپرسانی عەرەبی سوننا کرد ئەوان کۆمەڵێک وەکارەهێننەوە بۆ جموجۆڵەکانی داعش ئەوان دەڵێن هێشتا داعش لە ناوچە دوورە دەستەکانی کەرکوک و دیالە و سەلاحەدین بنەبڕ نەکراوە و ئەو گوندانەی کە گوندنشینەکان چۆڵیان کردووە داعش وەکو شوێنی حەوانەوە بەکاریان هێنێ ئەمە جگە لەوەی کە دۆڵوشی و هەندێک شوێن هەن کە دوورە دەستن داعش وەکو مەلجە بوو وەکو شوێنی حەوانەوە و وەکو شوێنی تەخفیف و نقطەی انطلاق و هێرش بەکارهێنن ئەمانە هەموو ئاماژەن بۆ ئەوەی کە داعش ئەو ناوچانی کە بەدەستیانەوەی ناوچەی دوورە دەستن و هێزەکانی سوپای عراقش من ئێسکەمێک لەمە بەرپرسم لەگەڵ پیادەیەکی عەرەبی سوننا کە لەو باسی لەوە کرد کە داعش هەندێک جار دوو مانگ بێتەوە هێز عراقیەکان و هێزەکانی تریش ئیهمالیەکەن و کەم تەرخەمیەکەن پێیان وایە کە داعش جموجۆڵەکانی وەستاندووە لە پڕێکە داعش پلان دارێن و لە شوێنێکەوە پەلامارە دەنەوە هێرش ئەنجام بدەن ئەوان پێیان وایە زۆر جار داعش کەم تەرخەمیەکانی سوپای عراق و هێزە ئەمنیەکانە خۆزێتەوە و تەوقیتێکی گونجاو هەڵبژێرێ بۆ ئەنجامدانی هێرشەکانیان بەتایبەتی جگە لەو هێرشەی کە دوێنێ داعش ئەنجامیدا لە کاتژمێرنەوەی سەر لە بەیانی کە پۆلیس وەفسەرێکیانیان لە دەستدا مانگی ڕابردووش لە نزیک جادەی کەرکوک سلێمانی دەنگێکی زۆر بەرسلایتەوە دیارە دەنگی مناڵان یاری دەکەن لەو باخچەیە بەرحاڵ زۆر دەمویست ئەگەر ئەو دەنگە نەبە پرسیارێکی ترم هەبوو دەمویست لێ بکەن لەسەر ئەوەی کە ئایا خەڵکەکە قەد لە ڕاوکێک لەناو خەڵکە پێیا بوویان ناک بەڵام ئەگەر ئەو دەنگە بە دوایتەوە بێتن کەمێک زەحمەتە بەردەوام بین فەرموو بەڵێ فەرموو ئەی خەڵک چۆن بەڵێ دوای ئەم پەلامارانە خەڵک چۆن بیر دەکاتەوە دڵ ڕاوکێک پێیا بوویان نا دەخیل بێگومان ئەوەی کە من پرسیارم لە بەرپرسان کردەوە وان ئاماژە بۆ بکەن کە ژمارەیەک لە گوندنشینەکان هەوڵیان داوە کە بگەڕێنەوە بۆ گوندەکانیان دوای ئەوەی کە هێزە عراقیەکان ناوچەکانیان کۆنترۆڵ کرد بەڵام ئەوکەوان ئاماژەیان بۆ کرد ئێستا ئەو گوندانە پاشگەز بوونەتەوە لە گەڕانەوە بۆ ناوچەکانیان و هەندێکیش لە گوندەکان ئاوادان کرابوونەوە بەڵام جارێکی تر چۆڵ کراونەتەوە و دانیشتوانەکانیان ڕۆیان لە نزیک شاری کەرکوک کردووە و من ئاماژە بۆ بکەم جگە لەو هێرشەی کە دوێنێ داعش ئەنجامی داوە ئەو دەکوژراوەی دەکەوتەوە مانگی ڕابردووش لە تەنیش جادەی سلێمانی کەرکوک یعنی لە نزیک جادە عامەکە بە ئاشکرا داعشەوە هاتبووە سەر سەنگەرێکی پێشمەرگەوە سەنگەرێکی سوپای عراق و 10 سەربازی لە نێو سەنگەرەکانیانە سەر بڕی بوو کە ئەمەش بووە هۆی لادانی عەلی فرێجی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکوک. دڵشاد ئەنوەر پەیامری دەنگی ئەمریکا لە کەرکوک لەگەڵمان بوو زۆر سوپاس. لە ئێرانê ev çarmen biburin xwepêşandan berdewamin û tanha nêzîkî 30,000 kes hatine girtin û zêdetirî 700 kes hatine kuştin û di xwepêşander jî hatine sêdarekirin. Li Washington Îranî bi berpirsên siyasî û leşkeriyên Amerîka ra civiyan û rewşa Îranê gotûbêj kirin. Di nav de jî Wezîrê Derveyê berê Mike Pompeo ra bêhtir zanyarî di vê raportê de. ئێرانیەکانی واشنگتن لەگەڵ تاودانی شەقام و خۆپیشاندان لایەنی دیبلۆماسی و لۆبیکردنیشان لە واشنگتن دیسی فرامۆش نەکردووە کۆبوونەوەی لووتکەی واشنگتن دیسی لەگەڵ سیاسەکانی ئەمریکا بەڕێوە چوو کارێخراوی کۆمنتی ئێرانیەکانی ئەمریکا سازیدا بوو
وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا مایک پامپیۆ یەک لە میوانەکان بوو. پامپیۆ دەخوازێ جیهان بە ئەمریکاشەوە شۆڕشەکەی ئێران نادیدە نەکەن. ئەوە دڵخۆشیە کە لێرە بیت لە کاتێکی باشدا کە هەموو کۆمەڵگەکە پێکەوەن. 4 مانگە خۆپیشاندان بۆ هێنانەکەی ئازادی لە سەرتاسەری ئێراندا پێویستە هەمومان لە پێناو ئازادیدا پێکەوە کۆ ببینەوە، بە یەک دەنگ گزارش بکەین لە کاتێکدا کە خەڵکی ئێران لە سەرتایترین مافی ئازادی بێبەشن و ئێستا خەباتی بۆ دەکەن. نابێت هیچ هەڵەیەک بکرێت و جیهانیش لەوەی ڕوودەدات ناتوانێت چاودا بخات. ئەمە چەند جارێکە ئێرانیەکان لەگەڵ کاربەدەستانی ئەمریکی و سیاسیەکان لە واشنگتن کۆبنەوە، ماوەی ڕابردوو لەگەڵ سیناتۆر و کۆنگرێزمانەکان کۆبوونەوە. ئەم جارش لەگەڵ کاربەدەستانی پێشووی ئیداری ئەمریکایە. وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا مایک پامپیۆ پێی وایە ئێران ڕووی لە گۆڕانکاریە. لەم چرکە سادەدا کە شۆڕشێک بەرپا بووە لە هەمبەر ڕژێمێکی مەترسیدار لە سەرتاسەری ئێراندا ململانەیەکی هێناوەتە ئاراوە سەرڕای ئەو ململانیانەی ڕژێمی ئێران لەسەر ئاستی دەرەوە هەیەتی وەک ململانێ لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی کەندا و لەگەڵ عەرەبی سوننە، هەروەها ململانەی ڕژێمەکە لەگەڵ نوێگەرایەتی نێوخۆدا. هەموو ئەم ململانیانە گرنگی خۆیان هەیە، بەڵام گرنگترین ململانەیە کە ئێوەش دەیزانن و خۆشحاڵی کردوون شەڕی شەقام و مزگەوتەکانە، خۆپیشاندانەکانە، هەروەها ئۆپۆزیسیۆنێکیش کە داخوازی ئازادی و دیموکراسیەت بۆ ئێران دەکات. ئەمانە هەمووی لەلایەک و ڕژێمی ئێرانیش لەلایەکی دیکەیە. جێگیری پێشووی سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا کە ئێستا خانەنشینە پێی وایە جیاوازی خۆپیشاندانەکانی ڕابردووی مێژووی ئێران لەگەڵ ئەوەی ئێستادا مای بەراوردکردن نییە. ئێستا ساڵی 2009 نییە کە توێژی ناوەندی کۆمەلگا لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن هاتنە سەر شەقام. ساڵی 2009 نییە کە خەڵک بۆ گرانبوونی نرخی سوتەمەنی خۆپیشاندانیان کرد. ئەمەی ئێستا زۆر جیاوازە، ئەمە تەنها لەبارەی حیجابەوە نییە، ئەمەی ئێستا گەنج و پیر و هەموو نەتەوەکان فارس و عەرەب و کورد و بەلوچ دەربارەی خۆپیشاندانی سەدان شاری ئێرانە. هەموو شتێ بۆ یەک مەبەستە، دەسەڵاتی مەلا نەمێنێ و ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران. هەفتانە شەقامەکانی واشنگتن پڕن لە خۆپیشاندان و دەنگی هوتافی سیاسی. ڕۆژانێکیشە وێنەی کوژراوەکانی کۆن و نوێی دەستی ڕژێمی ئێران لە واشنگتن ئامادەیی هەیە، هەمووشی بۆ یەک ئامانجە تا سەرنجی غەیرە ئێرانیەکانی ئەمریکا بەلای شۆڕشەکان ڕاکێشن. دەخوازێن کە کۆمەلگای نێودەوڵەتی و بە تایبەتیژی دارەی بایدن ئەوە بزانن کە خەڵک مافی خۆیەتی کە داوای ئازادی بکەن. ئەوەی لە ئێران دەگوزارێت تەنها خۆپیشاندان نییە، بەڵکو ئەوە شۆڕشە. ئەگەر زەبروزەنگی دەوڵەتی ئێران تا ڕادەیەک خۆپیشاندانەکانی لە نێوخۆی ئێراندا هێور کردبێتەوە، لە واشنگتن و شوێنی دی دنیا ئێرانەکان ئەوە ڕائەگەێنن کە شۆڕشەکەیان تا کۆتاییە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. دەنگی ئەمریکا، سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی ترکیە ڕەجەب تایب ئەردوغان ئەف دەمەکە بەحسا کۆمبوونێکی لەگەل لە سەرۆکی سووریە بەشار ئەسەدەکە و وی داخوازی سەرۆکی رووسیایەژی کرد کۆ ناوڤینکاریە vêyekê bike. Lê li gorî hin raportan Esed vê kombûnê red dike û dibêje ev hevdîtin dê alîkariya Erdogan di hilbijartinên hizêranê yên Tirkiyeyê bike. Erdogan çima dixwaze bi Esed ra kom bibe? Ji bo şirvekirina vê mijarên ha mamoste Mustafa Özçelik serokê Partiya Azadiya Kurdistanê li Tirkiye ku biriya Skype ji herêma Kurdistana Iraqê bimeraye. Dem baş mamoste tu dibêjî guhertinek de siyaseta Tirkiyeyê de heye ku Erdogan ew qas dixwaze bi Esed ra kom bibe? Dem baş kek salê û spasiya dengê Amerîka dikim. Yani heger em li siyaseta Tirkiye biderin siyasetek piralî ye. Türkiye armanca wê sereke ew ku li Rojavayê Kurdistanê Kurd statûyekê bi dest nexin
و او داگرکرنا ترکیه لوی دره و او گوتنا کدویجه بلا 30 کیلومتر کوراهی لسر حدود روجاوای کردستان حسده و رببریا خسر نمینه اوانا گش آرمانچه و کل و در استاتوی کردان نمینه و هر وها نابینا روجاوا و باکور کردستان و باشور کردستان روجاوای کردستان جی تو پیوندی نمین اف استراتژی دور درجه ترکیه جالی کی و لهمبری امریکا پشتا خود روسیا و ایران خازل و استراتژی خو گرم بکه لالی کی جده اندام ناتوی جبرویجی جبر امریکا حتی انها سیاست اردوغانی و ترکیه به لگور دل اردوغانی بجی نانیه نها اردوغان دخوازه او خواست که و داره اونزان جاره که ده ایریشا بجایی بین سر روجاوای کردستان امریکا جی روسیا جی اساس جی ایران جی خو ندام بر نهال پلان کدی دگرو که گلو کاربن لگل اسادی رونین و به حور ریکه ببینن که او دستکفتیان کردا کلوی داره هنن جهولی راکن و کرد نکاربن پیشته دشکیب دست بخن پلان اردوغانی اوه لی اردوغان جبو چه عجله ده که وقت جناب وجی آماجه فکر مثلا هل بجارتنه ترکیه گلک گرینگه بریا هل بجارتنه دو خوازده ویجی خور بکه وقت سرکفتنه که لی تشتی که ام دبینن اساد جبر که پیوندی اساد اساس لگل اپوزیسیون ترکیه هی الجهپ ای پارتی لگل وان هی و پارتی ناجی پشکری اساد دکن اساس جبوه اساد خو ناده بریا هل بجارتنا اردوغانی به حمله یکوا بگاو یکوا سرکفتنه که بینه و جیر به پایک و جیر به دستکفتنه که ده هل بجارتنا جی ویش خور بکار بینه باشه ما مصطفی بله یعنی ام دزانن که ترکیه جزودا بحثا اپراسیون که بجایی لباکر وجلات سوریه دکه و دکانه یکسر به امریکا ریان روسیا را ریکفتنا دینه نزیک بونا ویج اسد را چه دکاره زیده بکل سر دیمانا ام ببیجن هی لسر عرده که اسد و حتی کیجن آسته آلیکاری ترکیه بکد ده شر هزین کردی در گورکوت بیجی نها اساس مسئله مخاطب و یک جه اساسی سوریه و اساد یعنی نهایت ده ترکیه جیبه ولاتن روسیا و امریکا و کی بجی ده لگل اسادی رونین و ترکیه افدید یعنی بی که ایزنا امریکا و روسیا نکاره بکوی داره و گاوی دویجه مادم نکارم هر شیب دل خو بکم دوی الگل اسادی رونیم د اصل خود ایرو هندبینن اساد جی تو مافی کردا قبول ناکه اساد وقت پراتیکی جی او ریوبریا خسر کیرو هاتی او وکر و دره جی ناس ناکه اساد جی دوی بدلی وی که کرد لوی دره بشکن به معنی جالی کی و او سیاست ترکیه که زختل سر پیاده و ریوبریا خسر دکه اساس خو او ریوبریا خسر و پیاده داجو داوا اسادی یعنی وقت سیاست که هر دو آلی جی فیده دبین اساس جی ترکیه جی فیده دبینن یعنی زختا ترکیه لسر پیاده و انکسی دبی سبب که هندبینن ریوبریا خسر دخوازه رژیمی لحف بکه و الأب هف كرنجي نلسر أساسي قبول كرنا ما في كرداية مخابن رجيم جيد بيجي ورن تسليم مبين لسروي أساسي دبي أسكارم بين بدأ الصلاة دمشق دا كاربكن ما يعني أم دزانين رونشتنا اللي قال أسد نا ونا هيصان به نكوج بر أسد بهزبويا يانجي أم بيجن بشتريك هيا يانجي أم بيجن أو هذا خو هيا كود كاربة بتركيان روننا اللي تشتكي ياسايا كو هناك دبيجن يعني أسد شاود كاربة سروكي ولاتا كيراكو بشك جسوري داگیر کریه رونه او دالی یاسایی ده حتی و سوری نپجرین اگر اسد بخوازجی ترکیه که چاود خوینه نها البته دالی یاسایی ده امدکارن و شروفه ویرنگی بکن لی هون دزانن دگلک ولاتا ده یک داره دولاتا کی داگر دکل مجبوری سرماسه کارن رونین بیا من اسد ایرو يعني نهاية أمريكا زخته بده أسدي ده بهوا كيل قارب رونينشي لأب رونشتن ده نوع معناه كه أسد خبده برد خواز تركا جبر كه إيرو أم دبينن بناوی دولت سوری اساس خود دولتک نمایه یعنی ایک سوریه اساس پیاده هله روسیای ایران حزب الله لبنانن او حوالبند وانن جبروی هگر ایرو روسیا زخته بده اسدی او لگل اردوغانی گروننجی بیا من ده
بریا هەڵبژارتنê dê rê Tirkiye rveneke ku bi sebeba destketinekê ev pêvajoya dawam bi Tirkiye bi xwe dibêje li gel îstixbarata Sûriyê îstixbarata Tirkiye hevdîtinê wan henin û dixwazin tişna bi hevdor bikin lê bawer dikim ev pêvajo dê bajo heta piştî helbijartina. باشه te behsa opozisyona Tirkiye kir ku ji xwe esas jî bala bimtî balkişand bû ser wê yekê hûn wekû partiyeke opozisyonê yani diyar ku opozisyona Tirkiye jî ne hemî divê derbarê de ne li ser yek nerînê ne hûn wekû partiyeke ji nava opozisyona Tirkiye û nerîna we divê derbarê de çi ye divê Tirkiye bi Esed re danûstandina bike divê bi Kurdar re danûstandina bike divê li ser ya xwe bimîne bi opozisyona Erebî re bimîne helwesta we çi ye divê derbarê de. Em pir bi zelalî dibêjin dewleta Tirkiye ji 2015 vir de bi taybetî siyasetek li ser dijayetiya Kurda dimeşîne ne bes li Bakurê Kurdistanê û Tirkiye li Rojava û li Başûrê Kurdistanê jî vê siyasetê dimeşîne siyaset pir zelal e em bangî dewleta Tirkiye dikin em divê şivan şer û operasyonê xwe çi li Bakur çi li ser Rojava çi li ser Başûr rawestîne bi hemû partiyên Bakurê Kurdistanê destpêkê de rûnî ji bo riya çareseriya û diyalogê li Bakur vebe her wiha divê Tirkiye bizane bi kuştin û operasyona û dagirkirina ev mesela neyê çareserkirin divê li gel hemû partiyên Rojavayê Kurdistanê peyê enekese û partiyê dî rûnî û Kurda muxatab bigire heger Tirkiye Kurda li wê derê muxatab bigire em bawer dikin dê ji bo çareseriya pirsa Kurda li Bakurê Kurdistanê jî di tesîre gelek baş bike Tirkiye çareseriya wê zelal e bi ev siyaseta ku îro Erdogan dimeşîne an ku muxalefeta Tirkiye jî ji bo Kurda li dervê Erdogan tişkî nabêje yani jê pir eksê wî nabêje rêv diyar e rê bi Kurdarê rûniştina ser maseyê çil Bakur çil Başûr ev diyar bû mamoste ji ber derma me gelekî kêm ev dixwazim tu bi Kurtî berseva vê bidî gelo ev doseya Sûriyê çi qas eger em bidin ber çavan ku rewşa aboriya Tirkiye enflasyona ku li Tirkiye heye mafê mirovan pêwendiyên Tirkiye bi Ewropa re rewşa Tirkiye di derbarê Ukrayna û Rûsya de gelek doseyên derên girîng hene ev doseya Sûriyê çi qas girîng e di hilbijartinên bên Tirkiye de eger tu bi Kurtî berseva bidî. Nav ji du şekla de girîng yek rêlbergirtina mesela Kurdayê destketinên Kurdayê û divê em bizanin ku ji bo Tirkiye mesela Sûriye ne bes mesela Kurda tenê Tirkiye dixwaze di dahatuya di pêşeroja Sûriyê de bibe xwedî gotin ji aliyê aborî de bibe xwedî gotin di aliyê avakirina desthilatiya nû de bibe xwedî gotin ango Tirkiye dibêje evaz îro rêl ber bigirim ku Kurd wir bibin tiştek lê sibê diro dikare desthilatiya ku çê bibe ku hinek mafa bidin Kurda û mi wê dirê dûr bixin ji bo wê Tirkiye hem ji bo berjewendiyê xwe aborî stratejîkê dûr û dirêj û ji bo hemberî Kurda dixwazin li gel Sûriyê ew jî bibe aktörek. Belê rewşa penaberên Sûrî jî bêhtirî 3 milyon nîv penaberên Sûrî ji Tirkiye ew jî heye rast e mamoste dawarê penaberên lê heyî jî faktörek esasî ku Tirkiye bi alîkî jî de dixwazin mesela penabera jî xwe wek ewekê kar bîne. Mustafa Özçelik serokê Partiya Azadiya Kurdistanê ti ji herêma Kurdistana Iraqê me re bû spas bi demate. هێزەکانی تورکیا ئامادەن هێرشێکی سەربازی بۆ سەر هەرێمەکانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا لە دژی هێزە کوردیەکانی ئەو وڵاتەکە لەلایەن ئەمریکاوە پاڵپشتی دەکرێن دەست پێ بکەن بەڵام وەک پەیامەری دەنگی ئەمریکا لە ئەستەمبولەوە دەڵێتن کە ئەنکەرە نەک تەنها ڕوبەڕووی دژایەتی واشنگتن دەبێتەوە بەڵام چەند وڵات و لایەنی تریش دژی کردەوەیەکی چەکداری تورکیان لەو ناوچەیەدا. Ankara grûpên Kurdî ji wananiya peke danbar diket bi encamdana hêrişên vêdawiyê bû ser Tirkiye ji wanan jî hêrişa Stenbolê ya peke evêyeke radiket hêzên Tirkiye plan dikin ku herêmeke ewlekarî bi dirêjiya 3 kîlometran li nava axa Sûriyê de çê bikin. Tenê di demek Kurda sê êrişan hejmarek zor ya sivîlan kuştin. Ev e yek. Ya duan jî hêzên leşkerî diyar kir ku di nava 8 mehên dawî da me zêdetirî 100 leşker winda kirine. Me tirsî heye ku hikûmeta Amerîka di navbera du bijardeyên ne baş da bimîne. Wate dev dest ji hevalbendên xwe yên Kurd yên ku di gel wan ev ji 2014 were şerê Daişê dikin berded yan jî rastî aloziyên bi Tirkiye re bihêt.
واشنطن داخل انقره دکت کو دویواری دا گاوان پاش و پاویجی هلوست جلوی مسکو و هاتیه دیار کرن کو هزنوی بشک جی سوریه کنترل دکت هر وسا روسیا والله آسمانیا سوریه جی کنترل دکت کو ترکیه بو هر اپراسیون کسر عرض پیوستی به ویکه هیا اشکره بویه که نه امریکا و نه روسیا رینادن کو تشتک و سابقه بمه جبرویه که سروک ترکیه رجب طیب اردوان گاو پاشتا هاویتنه و از باوردکم نهاجی تناو بازاره که دایه ایک جوان تشتین کو انقره لواشنطن لدیف دیگرید کرینا فروکین شرعین امریکیه کنو که افروتن لکنگرس امریکا راوستیایه لشروع و کار هر تشتی به هل بجارتنین چاورکرین ترکیه و گردن به باوریا من تشویق هی کو پرز اردوغان و اپراسیون بکه جبر کو او یک ده لدورا بزاوان کمبونه که چه بکه دبا کو درنگ بله مترسیا کو جرا دبجین گف آنجی راگاندن اپراسیون که لشکری بو باکور سوریه ده حتی هلبجارتنان به مرا بمینه اگر تفکرین انقره لسوریه چبن کم کس هنکو باور دگن کد مهم بهد دا انقره دهرشن خبو سریه پک راوستینید جبو راپورتا دوریان جونیس هاتین مای دنگ امریکا للباسو یا تكساس روشا آورته هات راگهاندن جهه که به هزاران کوچبر بری خودانه سینور باشوری امریکای به هویا که او درباسی امریکای بند دمکی دا که فرمان ریوبری سروکی بره دونالد ترامپ یا سال 2020 نزدیکی به داویبونی دبه. به هزاران پناهخواست لسر سنوری باشور رونشتنه لبنده نکو ببینن که او ده بکارن در باسی امریکای ببن به ترسا در سنور کرنه دادگره که جبو بیسیه که مها قانونه دمک دیار کری بو که قانونا ماده 42 به داوی بکه که دما ریوبری ترامپ دا آدار 2020 کتبو مدیتی دا که دما زدبونا پاندمیا کووید 19 ریل بر کشبریا نه قانونی بگیره والی تکساس گرگ ابت گوتا مارتا رادس یا جی ای بی سی هکی قانون ماده 42 بقده او ده به صدام آلوزیان اوه ده به ویرانیک نبتنی بو تکساس لبو امریکا او ده بیجه که حاطنا به هزاران مروان بو بالاتی بی که انبزان روشا تندرستی وان چیه مترسی یک مزنه لی پاریزبارین کشبری هلوست ابت وک دروتی پناو دکن اوا شر نهلانا بربندن دیجی بلاوبونا کرونا لهر آلیه که دکرن لجبری داخواستکارین پنابریه روژا شمی شردار الپاسو اسکار لیسر رفش آوارته را گهاند او گود که جوخاب صدان کشبر لکلان وی باجاری تشرط و مرج نه اولاد دجین او ده ترسن که هشتا بهتر که از روژا چارشم بهین دما از گل هندک هفکارین مین فدرال آخویم او براستی باوردکن که روژا چارشم دی هجمارین ماجد 2500 ببن 4-5 آنجی بلکی 6000 و گاوا که من جوان پرسی که او دکارن سر دریه دیگل وی روشه بکن برس واوان نابو جیگری ریوبری باجار دبیجه راگهاندن روش آوارته جی رید دوان که بجارده ایندن پیشکش بکن جبو و گوسنا کوشبرن بو باجار ایندن ایالتین کماری که دوز وکرنه گوت نوچین ای بی سی او دل دادگه ها بلن دوزا پیدا چونه وکن راپورتا الکسیس کریستوفرس جتوزل دنگ امریکا باهۆزێکی تند فڕۆکەیە کە لە گەشتێکی ئاسمانی دابوو لە فینیکسی ویلایەتی ئەریزۆنا بەرەو هۆنۆلۆی ویلایەتی هەوایی دوێنێ یەکشەمە هەژاند 11 کەس بە سەختی تێیدا بریندار بوون بەرپرسێکی هێلی ئاسمانی هەوایی ئەم ڕووداوە بە ڕووداوێکی نائاسایی ناوی برد جۆن سنۆک بەرپرسی هێلی ئاسمانی ویلایەتی هەوایی ڕاگەیاند کە ئەو کات فڕۆکەکە پڕ بوو 278 سەرنشین و دەها ئەندامی تیمی فڕۆکەوانی تیدا بوو بەڕێوەبەری خزمەتگوزاری پزیشکی فریاگوزاری هۆنۆلۆلو ڕاگەیاند کە 36 کەس چارەسەریان وەرگرتووە ئەو ئاماژەی بەوەشی کرد کە 20 کەس گواسراونەتەوە بۆ نەخۆشخانەکان کە 11 کەسیان بە سەختی بریندارن. ارتشا کوریا باشور روجا دشمی رد کر پشتراس بکه که آویتنا موشکه کوریا باکور روجا یکشمی تاقی کرنک بوجبو پیش و برنا ویا ستلایت یا نا.
کوریا باکور دمکی بری ایرو گوت و ستلایت که بردایه دا کو تاقی کرنه که قناغ داویا گیرینگ جبو پیشو برنا ستلایت خویا سیخوریه یا یکم پیک بینه که شیانه که لشکریا سرکه جبو سرو کیم جونگ اون و سیستم چکین دنین تکنولوژیا بلنده پیفدار فرمانداری هفبشا کوریا باشور لسیوله جه روژموان را گوت که نابه همو هرگلین لسر تفگرین کوریا باکور اشکره ببن وی گوت استخبارات کوریا باشور و امریکا به بالداری هرگلین پیروه دکن لناوچەی هەورامان چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. لە ناوچەی هەورامان بیناسازی بە بەرد بۆ گەڕانەوەی سیمای کەلتوری ناوچەکە بەردەوامە ژمارەیەک وەستا واکرێکار لە هەورامانی تەختەوە هاتوون ئەزمونێکی زۆریان هەیە لەو بوارەدا هەیە دەڵێن لە هەورامانی تەخت ڕێگە نادرێت بە بلۆک خانووەکان بنیاد بنرێن لەبەر ئەوەی یۆنسکۆ بە ناوچەیەکی شینەواری جیهان تۆمار کردووە پامری دەنگی ئەمریکا فەرحان هەورامانی ئەم راپۆرتەی ناردووە. ئەحمەد کرێکارە و زیاتر لە 30 ساڵە پیشەی نەقاری بەردەکانە ئەو دەڵێت بەردەکان هەمووی بە پێوانە ڕێک دەکرێن و بۆ هۆی قورسی کارەکەیەوە دوو جار نەشتەرگەری بۆ چاوەکانی ئەنجام داوە. وەڵام ئەم بەرتاژینە بێ بە میتر دروستیکەیت ئەم میتر ئەوە بیگری ئەگە بیسادی بێ بیساند ئەوە بیگری هەنوە میترەکە یا بیست بێ یا سی بێ میزان بێ گونیا بێ بەردەکەی ئەم هیچ کەسێک گشت کەسێک نازانێ بەردانی بیتاشی نەخاڕێکە ئەدەمە وتای خۆی گەرەکێ ئەدەمە بەردەکەش ئەتاشین و دیواریش ئەشین و ئەوە دوای ئەوەی بەردەکان ئامادە بوون وەستا دەست دەکات بە دیوار وە خۆی دەڵێت دیواری بەرد بەراورد ناکرێت بە دیواری بلۆک بەردەکان دەتوانن بۆ نزیکەی 30 ساڵ بمێننەوە و بە بێچیمەنتۆشدا بنرێن. دیواری بەرد لەگەڵ دیواری بلوک ئەڵای چۆن فەرقیان هەست ئەم بلوکە ڕتوبەتی هەست فقط دیواری بەرد ڕتوبەتی نییە حچی ڕتوبەتی نییە دیواری بەرد ئەوە بارانێکی لێبرا تا یەک مانگ ڕتوبەتی هەست فقط دیواری بەرد حچ ڕتوبەتی نییە وەڵا هەورامانی ئێمە ئیسە نایەڵێن لە ئەم شاری ئێمە نایەڵێن بە بلوک و خشت داینین ئەبێ گشت بە بەرد بێ بەخاتیەوە هینە سەفری جیهانی کراوە یونسکۆ نایەڵێن ئەم کارا بکەین هەر کەس هیچ کاری بەرد بکە وەسایلەکەی پێ ئەدەن بەردەکەی و لەمەکەی و چیمەتۆکەی پێ ئەدەن ئەوانە گشتی پێیان وەلی ناڵێن بەرد بین خشت بێ و بلوک بێ وەلی ئەوێ بە دیواری بەرد بێ دیواری بەرد دوو جۆر هەست جۆرە کەس لە ناو بلوکە دانن بۆ جۆرە داێنن بۆ جۆرە داێن ڕوو بلوکەکان. وەستا و کرێکارەکان لە هەورامانی تەختەوە هاتوون کە کەوتووەتە دیوی ئێرانەوە لەوێ کەرەستەی سەرەکی خانووەکان بەردە دەڵێن بەردەکان لە زستاندا گەرمن و لە هاویندا فێنکن. فەرقی بلوک و بەرد ئەوەیە بەردەکە فرە بۆ نەمناک نییە وەختێ بارانی بێ نەمناک نییە ماڵەکە نەمناک نییە بۆ ماڵ فقط بلوک ئیسە بڕۆ لە شوێنەکە لە بۆ کە ئەمە هینە شارە دوورە بلوکدانێ ئەو وەختە نەمناکە ماڵەکەی فقط ئەم بەردانە نەمناکەین هەوا ناوە ناو ماڵەکەی ئەوەی وەڵای لە زستانە گەرمە لە هاوێنە چیات ئەو بەردەی. سەرەڕای ئەوەی کە تێچووی بەردەکان بەراورد بە بلۆک زیاترە بەڵام سیمایەکی جوانتریان هەیە لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی بۆ گێڕانەوەی ئەم جۆرە بیناسازیە سونەتیە نەناوە بەڵام بەشێک لە هاوڵاتیان ماڵەکانی خۆیان لە هەورامان بەم بەردانە ڕووپۆش دەکەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەورامان. وڵاتیەکی کورد تەوی پێدیڤین خۆیان تایبەت لە باژارێ مووسڵێ سابوونان دفرۆشە دا کۆ دەبارە ژیانە خۆ بکە. پامنێرێ مەل مووسڵێ راپۆرتەکە ئامادەکردی. طاهر تاکە کوردە سابوونێت فرۆشیتن لە مووسڵێ لە بازارێ نەبی یونس
دەمێت لە دوکانە تاهری نێری بدەهان جۆرن سابون حەلەبێ تێدات هێنە نمایشکردن و خەلکی ژێ gelek deveran qesta cihê tahirî dikin ji ber ku şarazayiyeka baş di sabûn Helebê de heye û reftareka ciwan digel bikirên xwe diket. يعني تقريبا أبا تشل العفو 20 صلاة أبا شلومات صبي الحلبية وتقريبا من معميلتين معميل منتين يعني الشمولي هم تينا فيرت بان ويرجخو اكل ايطاليات وقلت اكل ايطاليات والبصرتين بل الكربلوتين بغدادتين من قالك معميلتين هرچند li demekî ev bazara bi bazarê Kurdan hate naskirin lê nûke nimonên wekû tahirî kêm têne dîtin demê Kurdek Kurdekî bînîtin gelek dilxweş dibîtin û xwe ziyarin ev bazara wekû berê vegerît. فصابينه درد كبير بو همه جا وشهرتك باشي شاورجتي بصراحة أنا بصابيني سوكا كرداد بجنة جار ما تقولي سوكا كرداد إن شاء الله دي روشة وجر يتبع وكي جارة أو نسيج أو ملتي كتيدا جارة عرب وكرد إن شاء الله دي جارة كدي وكي جارة دي أف نسبة هتف وجودي ترهميو يتشوين التاجر بين تشينا شمال برا يتشونا يسفني يتشونا الدهوك يتشونا أفلير بله أو يخوني نبيت حالي فقيرة ضعيفة دي تفيرا ميسل مثلا كنت بيجي ميسلو فقيرة يعني ميسير فقير جيت طاهر هێتە هژمارتن خودان pêdiviyên taybet ji ber ku di yasa Iraqê da ew kesên kurta balajî bi xwedan pêdiviyên taybet dihêne hijmartin lê Tahirî xwe radestî qedera xwe nekiriye û berdewam kar diketin da ku jiyana zaroyên xwe misûger ket. خذ ما راتبني نفيرا وقلت بس راتب رعاية ما هي راتب رعاية تيرونوكت تظني ما شاء الله الحمد لله أم خدون عيولين وما جنو هاي ودو عيول ما هاي ولا خوني ما بس مصرف جلكة صابون فروتن لموصلة دهيتا هجمارتن بكاركي جلكي كفنو نبتني طاهري أفكارت كر بلكو جلك خلق هبون ابتني كاري صابون حلبت كرو كوج سوريا هينانا عراقي وتفروتن لأنه كات طاهر وكو كسك شارازاد أفي بيافيدا خلق نياسيتن كاو عمر دنجي أمريكا موصل لا جورێک دا لە لایەکی گوزەخان نیشتیمانی عێراقدا کارمەندێک کار لەسەر دەستنووسێکی سەدەی 17 دەکاتن بە مەبەستی نوژەنکردنەوە لە چارچێوەی هەوڵەکانی پاراستن و دیجیتالکردنی 47,000 دەقی بە نرخ لە هەمان مۆزەخانەدا. لەمبەشەی مۆزەخانەی نیشتیمانی عێراقدا هەوڵ دەدرێت دەستنووسە کۆنەکانی سەدەی 17 بپارێزرێت. کارێکی ئێجگار ناسکی نوێژەنکردنەوەیان بۆ ئەنجام دەدرێت لە چوارچێوەی هەوڵەکانی پاراستن و بە دیجیتالکردنی هەزارەها دەقی بەنرخ. نتحدث عن دار في خزانتها دار المخطوطات 47,000 دەستنووسی بە زمانی عەرەبی، فارسی، تورکی، عبری و کوردی و زمانەکانی دیکە دەپارێزێت کە فرەچەشنەیەکی کەلتوری بێ ئەندازە دەردەخات. هەروەها تەختەی خۆشنووسی لەخۆ دەگرێت کە لەلایەن خۆشنووسە بەناوبانگەکانی عەرەب و بیانیەوە نووسراون. لە وڵاتێکدا کە شوێنەواری دایان ساڵەی ململانی پێوە دیارە و بە بەردەوامی شتە کۆنەکان و میراتی کەلتوری تاڵان دەکرێن، لەگەڵ ئەوەشدا دار المەخطوطاتی توانی ئەو کارانە بپارێزێت. لە گەڕێکی بەغدا بە سەلامەتی شاردرایەوە لە کاتێکدا مۆزەخانەی نیشتیمانی لە گێژاوەکانی دوای لەشکرکێشیەکەی ساڵی 2003 تاڵان کران. کارمەندان و دانیشتوان ڕێگریان لە هەوڵی تاڵانکردنی کردبوو لە پەناگەیەکی ژێرزەمین هەڵگیرا بوو. ئەم کۆکراوەیە کە ئێستا لە مۆزەخانەی نیشتیمانی لە بەغدای پایتەخت جێگیر کراوە، کتێب و لاپەڕە و تەختەی خەتنووسی لە خۆ دەگرێت کە هەندێکیان بەهۆی شێو و ئافات و چەندین سەدەی بەکارهێنانیان زیانیان بەرکەوتووە. لە نێو ئەو کۆمەڵە خۆشنووسیدا هەیە کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی یەکەمی کۆچی واتە سەدەی 7. بەڕێنووسی عەرەبی کوفی نووسراون، ئەمەژەوە دەرەخات کام تەختە خۆشنووسیانە چەند کۆنن بۆ پێی لەسەر پێستەی ئاژەڵ نووسراون واتە پێش دروستکردنی کاغەز. تیمی نوێژەنکردنەوە دەڵێن هەر دەستی وەردانێک دەبێت سیمای کۆن بپارێزێت و ڕەنگە ماوەیەکی زۆریش بخایەنێت بۆ نوێژەنکردنەوە. يعني احنا ممكن 3 أشهر أكثر
ڕەنگە چەند مانگێک لەگەڵ یەک کتێبدا خەریک بیت لەوانەیە بەرگی نەبێت لاپەڕەکانی لە یەک ترازابن دەبێ بەرگێکی چەرمی بۆ بدوریت و دروستی بکەیت بەڵام دڵخۆش دەبین کاتێک ئەنجامی کۆتاییەکەی دەبینین. ئەو خانمە یەکێکە لە 7 عێراقی کە لە ئێستادا ڕاهێنانیان پێدەکرێت لەلایەن باڵێۆزخانەی ئیتالیاوە پارەیان بۆ ڕاهێنانەکەیان دابین کراوە بۆ ئەوەی یارمەتیان بدات لە ئەنجامدانی ئەرکێزە بەلاحەکانیان بۆ نۆژەکردنەوە. بەرنامەکە بریتیە لە کارکردن لەگەڵ شارێزای ئیتالی مارکۆ جۆبێڵا کە وڵاتەکەی پێشتر پارەی ئامێرەکانی بۆ ئەفسەکانی داری مەخطوطاتی دابین کردووە. بەدڵنیاییەوە کۆمەڵە سنووسەکانی دارالمەخطوطات لە بەغدا ڕەنگە یەکێک بێت لە گەورەترینەکانی جیهانی عەرەبی ڕەنگە هەرە گەورەترین نەبێت بەڵام بەدڵنیاییەوە لە نێو گەورەترینەکاندایە لەگەڵ چەندیندایان هەزار دەستنووس. بێگومان دەستنووسە ناوازەکان کەواتە بەڕاستی کۆمەڵەیەکی زۆر گرنگە. تیمەکە تەنها 4 سکانەریان هەیە بۆ بە دیجیتالکردنی تەواوی ئەرشیفەکە کە ئاستەنگی کەمی بووجە ڕێگری کردووە لە کڕینی ئامێرە تایبەتمەندەکانی تر و هەروەها دامەزراندنی ستافی زیاتر بۆ ئەم کارە. سەرڕای بربەستەکانیش ئالیاوی گەشتبینی خۆی دەربڕی کە تیمەکەی دەتوانن ساڵانە تا 100 بەرهەم نۆژەن بکەنەوە لەگەڵ ئەوەی هەنگاوێکی لەسەر خۆیە بەرەو هەزاران پارچەی بەنرخ کە پێویستیان بە سەرنجدان هەیە. شایان پاشا بۆ راپۆرتی تۆنی گەماڵ گابرێل دەنی ئەمریکا واشنگتن. بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. گۆشتێ هەر جوورە ئاژەڵان تایبەتمەندیەک هەیە و فرۆشکارێن قازن قەرسێ پەسناوان دەدەن و دەبێژن گۆشتێوان چێژەکە پڕ خۆشەیە و نەتەنێ وەها ئەو دەبێژن پڕ جاران ئەو ژە نەخۆشیە ڕە دەبێت دەرمان. پامنێرە مەل ئەنقەرێ راپۆرتێک ئامادە کردیە. قازن قەرسێ لە تێواهیا ترکێ gelek bi nav û dengin li ber nêzîkbûna serê salê pirê şêniyên Enqerê jî dikevin pey goştê qazên qersê. Ehmed Zebûnî bixwe jî herêma Kurdan bajarê Qersê hatiye Enqerê ew li vê derê him danasîna qazên qersê dike û him jî ji bo sersalê qazê zindî û qazên ku goştê wan hatiye hişkirin difroşe. Zebûn gava behsa van qazan dike ew amaje dike ku di nav hemû goştên ajalan da yê qazan herî pêşe. Li ber nêzîkbûna serê salê ewan gelek qaz firotine li ber wî jî gelek kevxweşin. Qarsın yemeklerini getirdik. Em li vir xwarinê Qersê bi taybet jî qazên Qersê difroşin. Taybetiya goştê qazê ew e ku him dikarî goştê wî hiş bikî û him jî yekser dikarî goştê wî bipêjî û bixwe. Em jî li vê derê him qazê zindî û hem jî yên hişkirî difroşin. Ehmed Zebûn radigîne ku tama goştê qazên Qersê ji yên din bêtir cuda ye. Li ber vî jî gelek kes dixwazin ku qazên Qersê bikirin. Adem Baytar jî li vê derê goştê qazan dipêje û dide mişteriyên xwe. Ew jî gava behsa qazên Qersê dike dad de xuyakirin ku patina qazan jî di nav xwe da taybetiyekê dihewîne. Li ber lîf û proteyna jî ev qazan tên ecibandin. Gazımız proteini bol olan. Di goştê qazê da protein pir e û tê da lîf an ji tayîk gelek zêde ye. Goştê qazê di nav hemû goştan da yê herî sereke ye û di xwarina serê salê da jî gelek tê ecivandin. Em li wir him qazên zindî û him jî yê pêtî difroşin. Goştê her ajalî bi vê nevê di nav xwe da taybetiyekê dihewîne. Lê firoşvanên qazên Qersê di aliyê tamê da gelek pesnê qazên Qersê dikin. Ew qas girîng dibînin ku dibêjin goştê qazên Qersê pir caran jî ji hin nexweşiyan ra dibe derman. Eyüp Demîr, Dengê Amerîka, Enkere. Ji behsê goştê qazên Qersê beref kotrîn Amedê û li gora lêkolînan li Amedê bi tenê 26 rengên kotre hene.
هندك ناف جوانا دبجني گوسکواک کتمه کزلباش یان چاقلی اوه 4 جورین سرکینه لی 26 رنگی دیجی برنگی خواه و بنابین خواجی جیاوازن خدجان فارقین افراپورت آمده کریا Evder qehweyek taybet e. Cukbazên Amedê ji bo danasîna cureyên kevokan îşev li vê qehwê kombûne. Beriya çend mehan ji nûmerek otelek çêkirin ji bo kevokan û îşev bernama pêşîn çêdikin ji bo hezkiriyên van cûkên xweşik. Göksî Ak, Ketme, Kızılbaş, Caqlî cureyên esasî ên kevokên Amedê ne ku di binê van cureyan da 26 cureyên cuda kevok tên şmartin. Lê cukbaz dibêjin neha 18 cîns hene. Ev zilam ji bo vê şevê kevokan ji qefesê derdixe, li ser masê wan dide meşandin û navê wan taybetiya cinsê wan ji temaşevanan radibêje. Berê kevok ji bo ragihandinê dihatin bikaranîn. Lê neha li ser banyan mirov rastê gelek qefleyên kevokan tê ku ji bo xwediyê wan kevokê wan qîmeta gencîneyê daye. Pir tiştek xweş e. Êkî bizanibe. Hemeyê nizanibe navê kevok e. Îşev ji bo ku kombûna kevokan hebûn danasîna kevokên Amedeyê herêmî ji ber ku hebûn ez navçeya li cê hatim tevlî bû. Kevok ji bo min jiyan e. Kevok ez ji biçûkatiya xwe xwedî dikim. Ez kêfxweşim yani ez dilşad dibûm ku kevokan dinêrim ez baximê wan dikim. Kevok tiştekî pir xweş e stresa merev digire. Yani yekî ku kevokan hez bike ji xwezayê jî hez dike ji însanan jî hez dike ez di vê baweriyê de me. Yani gava ku kevok tê bîra min ser nirxên jiyanê her tiştê xweş tê bîra min. Dikarim wisa bêjim. Hezkirina kevokan hînkirinek cuda ye û weka nexweşîn e. Ew malbajêr haya çûkbazan ji hev heye û çi taybetiyek hebe li ser kevokan texsîr nakin diçin. Îşev jî ji bo danasînê cins ango cureyên kevokên Amedê vê deran e. Di dîroka Amedê de taybetiya kevokan heye ku tê bawerkirin dema Şah İsmaîl hatiye Amedê dagir bike rêveberiya bajêr kevokek Frandiye û ji Osmaniyan hewar xwestiye. Nêzî 400 sal li Amedê di dema Osmaniyan de ji bo kevokan gelek şahî çêbûne. Bihaya kevokên cinsî jî bi hezaran lîra ye. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. بۆ دوورخستنەوەی مناڵان لە جیهانی تەکنۆلۆژیا و ئاشنابوون بە کەلتوری کۆمەڵگەکەیان لە ڤەنزوێلا ساڵانە پێشبڕکێکی بۆربڕین لە ڕۆژانی پێش جەژنی کریسمسدا بەڕێوە دەچتن پێکەوە بینەری ئەم راپۆرتە بین. منداڵانی ڤەنزوێلا وەرزی کریسمسیان بە پێشبڕکێی کاتی بۆربڕین لەسەر شەقامەکان دەست پێ کرد بە پاراستنی نەرەتی کەراکاس و کۆکردنەوەی کۆمەڵگاکە لە جیهانی ئەمڕۆی دیجیتالدا. هەمیشە لە مانگی 12دا بە بۆربرین پێشبڕکێەکەین چونکە وەرزی پێشبڕکێی بۆربرینە ئامانجمان ئەوەیە کە منداڵەکان بزانن تایبەتمەندی ئێمە چییە بۆ ئەوانیش بۆ ماوەیەک دوورکەوتنەوەیە لە یاری ئەلەکترۆنەکان و مۆبایل و پلەیستیشن کە ئەوانی لەو جیهانەدا نقم کردووە بەڕاستی بۆربرین بە هاو بنەما دروست دەکات ڕۆحی تیم و کاری خێزانی چونکە هەموو خێزانەکان لەگەڵ منداڵەکانیان بۆربرینەکە دروست دەکەن هەمویان بەشداری ئەم نەریتە جوانەکەن. کاروچە دارەوە لە 4 تایی بۆربڕین بەدەست دروست کراوە و پەتێکی لێ دەبەسترێت و منداڵان و گەورەکان بە هەمان شێوە سواری دەبن بە شەقامەکاندا سەربەرەو خواردەڕۆن. وزەی لێرەدا زۆر ئەرینیە چێژی لێوەردەگرن بۆیە ئەمە دەگوازرێتەوە بۆ منداڵان ئەوە شتێکە بۆ کات بەسەربردن و بەرهەمدارە. ئەمە 11مین خولی پێشبڕکێی کریسمسی کارۆچاز بوو کە ساڵانە نزیکەی 300 کەس لە کۆمەڵگەی ئێلریتۆ لە پایتەختی کاراکاس کۆ دەکاتەوە. کەشتیەکە هێزین دەریایین تایلاندێ لە کەنداوە تایلاندێ بن ئاو بوو و کەشتی و هەلیکۆپتەر کار دەکەن ji بۆ ڕزگارکردنا دەریاوانان. هێزین دەریایی سبەها دوشەمێ گوت 75 دەریاوان هاتن ڕزگارکردن و 31 دنجی هین دە ئاوێ دەنە. کەشتیا لەشکەری HTMS سۆکۆتای ڕۆژا یەکشەمێ ئێوارێ بن ئاو بوو پشتی کو باین خورد ئاوا دەریایê lê کەشتiyê xist û sîstemên wê yên elektrîkê
ji kar xistin hêza deryayî melekî ya Taylandê sê keştî û du helîkopter ji bo alîkariyê şandin. Di demekê da ku bakur û navbenda Taylandê rastî pileyên herî sar dibin lê başûrê Taylandê bahoz û lehî rabûne. داواکاری گشتی ئەمریکا مەرک کارلاند ئاماژەی بە مێژووی خێزانەکەی خۆی کرد کە لە جیاوازی ڕێگەزی دژی جوولەکەکان لە ئەوروپا هەڵاتن. کاتێک بەشداری لە داگیرساندنی منۆڕای نیشتیمانی کرد دوێنێ یەکشەمە لە یەکەم شەوی جەژنی هانەکەدا کارلاند کە لە قسەکانیدا لە مەراسیمی لە باغی باشووری کۆشکی سپی داوتی دەبێتن ئەمریکەکان دژ بە بەرزبوونەوەی هەستی دژی جوولەکە بوون و خۆپەرستی بوەستنەوە. ئەمە 44مین ڕووناکی ساڵانەی منۆڕای نیشتیمانی جەژنی جوولەکان بوو. ڕووناکی تەوەری سەرەکەی ئەم فستیڤاڵەی 8 ڕۆژیە. بەلێ بینەر هێژا کورد کنشن لەڤەر بەداوی هات تا جارێک دن هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.